کۆسرەت ڕەسوڵ عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیامەکەیدا ڕایگەیاندووە 32 ساڵ پێش ئێستا لەو کاتەی ڕژێمی بەعەس لە لوتکەی هێز و دەسەڵاتیدا بوو. لەو کاتەی ڕژێمی بەعس و دار و دەستە چەوسێنەرەکەی لە کوردستان سەرگەرمی تەرحیل و تەبعیس و تعریب بوون. لەو کاتەی ڕۆژانە لە ناو شارەکان گەنجان و لاوانی کوردیان ڕاپێچی زیندانەکان دەکرد. سەرباری ئەشکەنجە و ئازار و لە سێدارەدان کەچی خوێن ڕێژی بەعەس بەوە نەوەستا و لە پرۆسێکی ڕێکخراودا دەستی کرد بە ئەنفالکردنی کورد. کۆسرەت ڕەسوڵ عەلی لە پەیامەکەیدا وەشی خستووەتە ڕوو ڕژێمی بەعسی فاشیست بە 8 قۆناغی جیاواز لە ناوچە جیاجیەکانی کوردستان دەستی کرد بە ئەنفالکردنی کورد. لەم پرۆسە درندانەیەدا وێڕای وێرانکردنی 5,000 گوندی کوردستان 182,000 هاوڵاتی کوردیشی لە کچان و ژنان، منداڵ و پیر و پەککەوتە، گەنجان و لاوانی خستە ژێر گۆڕە بە کۆمەڵەکان و زیندە بە چاڵی کردن. خەونی سەدام حوسێن و ڕژێمی بەعەس پاکتاوکردن و لە ناوبرنی کورد بوو. ڕژێمی بەعس ڕووخاو کورد لە ناو نەچوو. ئەوەشی خستۆتە ڕوو ئەمڕۆ دوای تێپەڕبوونی 32 ساڵ بەسەر ئەم پرۆسە درندانەیەدا کیانی هەرێمی کوردستان و حکومڕانی کوردی ئەمانەتی خوێنی شەهیدان و ئەنفال کراوانە لە ئەستۆی هەمومان، هەرکە لە سەرمان بیان پارێزین و بە وەفا بین بەرامبەر خوێنیان. لە درێژەی پەیامەکەیدا کۆسرەت ڕەسوڵ عەلی ڕایگەیاندووە 32 ساڵ بەسەر ئەنفال تێپەڕ دەبێ و هێشتا بەشی زۆری ڕووفاتی پیرۆزی ئەنفال کراوان لە بیابانەکان لە ژێر گۆڕی بە کۆمەڵدان. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فێدراڵ هەنگاوی جددی بهاوێژن بۆ دۆزینەوە و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هێنانەوەی ڕووفاتی پیرۆزی ئەنفال کراوان بۆ کوردستان. پێویستیشە سەرجەم بکەرانی ئەم تاوانە نامرۆڤانەیە دادگایی بکرێن و بە سزای یاسایی خۆیان بگەن و هاوکات دەبێ هەوڵی جددی بدەین و هەنگاوی خێرا بنین باراستەی ناساندنی ئەم پرۆسەیە وەک جینۆساید دژ بەگەلی کورد لە ئاستی نێودەوڵەتی و ئەرچی لە پێشینەی حکوومەتی عێراقیشە قەرەبووی کە سوکاری سەربەرزی ئەنفال کراوان بکاتەوە. کۆسرەت ڕەسوڵ عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆتایی پەیامەکەیدا داوا دەکات خزمەتی زیاتری کە سوکاری ئەنفال کراوان بکرێ و ڕاشیگەیاندووە جارێکی تر سەری ڕێز و نەوازش بۆ ڕووفاتی پیرۆز و گۆڕی سەرجەم ئەنفال کراوان دادەنەوێن و دووپاتی دەکەمەوە کە دەبێ خزمەتکردنی کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفال کراوان لە ئەولەویەتی کارەکانی حکوومەت بێت.